هاتی سەرچین بۆ گەشەکردنی مێشکی و مناڵەکە کاتێک کە توی مادەیەکی نائاسایی ئەیتر خانەکانی بە شێوەیەکی نائاسایی گەشاکە. بێگومان هۆشیاری دایک و باوکان بۆ حاڵەتی ئۆتیزم زۆر گرنگە. دەکرێت بڵێن ئۆتیزم جیاواز لە هەموو حاڵەت و نەخۆشیەکانی تر ڕۆشنبیری و هەبوونی زانیاری پێویست لە لای دایک و باوکان زۆر گرنگە. بۆیە ئێمەش ئەم سمپۆزیۆمەکە ئەمڕۆ بە ئەنجام گەیەندراوە ئامانجی سەرەکیمان هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگایەوە لە هەمان کاتدا چی بکەین بۆ باشترکردنی کواڵەتی ژیانی ئەم منداڵانە کە بە دەرەجەی یەک دایک و باوک و خێزانی منداڵی ئۆتیزم کاریگەری ڕاستەوخۆیان هەیە بۆ باشترکردنی حاڵەتی ئۆتیزم. چونکە ئێمە دەزانین ئۆتیزم چەند ئاستێکی هەیە، دەتوانین هەر یەک لە ئاستی ناوەند و سادەکەی نزیک بکەینەوە لە کەسانی ئاسایی و حاڵەتی و ئاستی قورسەکەشی نزیک بکەینەوە لە ئاستی ناوەند و سادەکەی. بۆیە زۆر گرنگە دایک و باوکان هۆشیاری تەواویان هەبێت، زانیاری تەواویان هەبێت بۆ باشتر مامەڵەکردن لەگەڵ منداڵەکە. یەکەمین ئەو وڵاتانەی کەوا ڕێژەی ئۆتیزمەتێکدا زۆر تۆمارکراوە لەوانە وڵاتی سوید. ئەو حاڵەت لە خەتر ئەو نقطەیە ماوەتەوە تەنها هۆشیارکردنەوەی خەڵک و هەروەها ئەوەی کە وەکو کەسێکی ئاسایی لە کۆمەلگا قبوڵ بکرێت و ئامرازێکە بۆ هەڵسەنگاندنی کەسی توش بوو. بە پێویستیشمانزانی بەهۆی ئەوەی کە خوێندکارەکانمان پەیوەندیکی پتەویان هەیە لەگەڵ سەنتەرەکان لەبەرەوەی دەرسی پەرۆدەی تایبەتمان هەیە یا خۆشمان ڕۆژانەکە بەرکەوتەمان لەگەڵ خێزانەکان دەبێت دەزانین معاناتیان چۆنە. خەڵکێکی زۆر هۆشیار نییە بۆ حاڵەتە، یعنی بە حاڵەتی شڵەژانی ئۆتیزم بۆی پێویستمانزانی لە 2-4 کە دەوای ینی چالاکی ئەنجام درا بە سیمپۆزیۆم، بەڵام بەهۆی ئەوەی کە کەوت بە نێو ڕەمەزانەوە ئێمە جۆمان خست بۆ ئەمڕۆ مەبەستیشمان تەنها ئەوە بۆ کە هۆشیاری خەڵک بەرز بکەینەوە لە پێناوی ئەوەی کە وەکو خۆیان خاوەن بڵێن ئەوانەی کە شڵەژانی ئۆتیزمیان هەیە قبوڵ بکەن و بەشداریان پێ بکەن لەو کۆمەلگا و لە نێو قوتابخانەکان وەکو مناڵێکی ئاسایی گرنگیان پێ بدرێت. وەکو کەسوکاری منداڵانی خاوەن پێداویستی تایبەت جا هەم ئۆتیزم هەم دواکەوتنی ژیری ئێمە وەکو کەسوکار و باوکان و دایکان دەتوانین ئێمە زیاتر لە معاناتی ئەو مناڵانە تێدەکەین کە لە ماڵەوە چه ئەرکێکی قورس لەسەر خێزانەکان دروست دەکەن. پرۆسەیەکی دوور و درێژە و لەگەڵ ژیاندا، بۆیە پێویستمان بە ئارامگرتنێکی زۆرە وەکو دایکان و باوکان و وەکو دیارەک لە خوای گەورە بۆری بگرین و هەروەها ئامادەش بین لەگەڵ هەموو قۆناغەکانی گەشەی منداڵەکەدا خۆمان بگونجێنین، چونکە ئەگەر خۆ نەگونجێن لەوانەیە هەندێک کار یان لێکەوتەی دەرونی خراپی لێ بکەوێتەوە کە زۆربەی کەسوکاری دایکان و باوکان لەسەریان دەردەکەوێت. بۆیە خۆشحاڵین کە و جۆرە چالاکیانە بەردەوام بن. ئەویان دەڵێ هەر کاتێک لە مانگی شوبان 2024 بڵاو کراوەتەوە کاتە منداڵەکە ئاڕاستی چاوی کۆماندەوە ئیشی دەکراوێت لە بواری پراکتیکە. ئەمڕۆ ئێمە لەگەڵ هاوکاری لەگەڵ لە هەر سەد کچێکی ژێرکرد، یعنی 4 کورت و شەوە ئەنجا کچێک بڵاویان کاتەوە لە 2014-16-21 بڵاوی کردێتەوە. چەند جارێک کە لە کۆڵینەوە کراوە زیادبوونی ڕێژەی تەناوی